بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چارەنووسی موچە ڕادەزنەکردنەوت هەروە کاری ئەو لیژنانەی کە پێکهێنرابوون بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی هەرێم و بەغداد دەکەین دیارە لە حەفتەی مانگی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو لێک تێگەشتنەی پەسەند کرد کە پێشتر لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیار لەسەردرا بوو کە بڕیاردرابوو کۆمەڵێک لیژنە پێک بێنرێت بۆ نەوت بۆ داهاتی ناوخۆ بۆ بانکیکردنی مۆچە بۆ دیاریکردنی پشکی هەرێم لە بودجێ عێراق بەڵام تاکو ئێستا لیژنەکان بە تەواوەتی هەموو لیژنەکان راپۆرتەکانیان تەواو نەکردووە یاخود هەندێکیان نیگەرانی هەیە لەلایەن هەرێمەوە لە هەندێک لەو راپۆرتانە ئێمە باز لەو دەکەین بۆچی لەو ماوەیەدا کە دیاری کرابوو بە تەواوەتی ئەم پرسە جێبەجێ نەکرا کە 2 هەفتە دانرابوو بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بۆچی تاکو ئێستا نەوت ڕادەز نەکراوە و داهاتی ناوخۆ کە ئێستا کێشەی لەسەر چی بەسەردێ و موچەش ئەگەر نەوت تەسلیم نەکرێت داهاتی ناوخۆ ڕادەز نەکرێت موچەشی لێ بەسەردێ ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق سەرێستا دەکەین مامۆستا بەخێر بێ سوپاسی ئەمەدە بوون زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم بەر لەوەی بچینە سەر جێبەجێ نەکردنی ئەو ڕێکەوتیە لێ تێگەشتنی بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس دەکەین بزانین بۆچون چیە لە بەرژەوەندی هەرێمدا بوو ئەو لێک تێگەشتنێکی حەفتەی مانگی حوت زۆرمان وت نەیانویست و خەڵک شاهدی ئەوەمان بۆ بدا کە ئەمانوت هەرێم ئامادە نییە ڕێکەوتن بکە ئەو وەرەقەی لێگەیشتنەی کە پێشووتر برا بۆ بەغا لەکوێوە ڕۆیشت بوو کاک حەکیم لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە کە قەراریاندا بوو توانای ڕادەستکردنی 120 ملیاریان هەیە لە داهاتی ناوخۆ توانای ڕادەستکردنی 230,000 بەرمیل نەوتیان هەیە 50 بۆ ناوخۆ ئەم وەرەقەیان بە سەرۆکی یەکێتیان نات بۆ بەغدا جهودێکی سەرف کرد لەگەڵ بەڕێز فواد حسێن بە هەردووکیانەوە مژدەی ئەوەیاندا بە خەڵک کە ئەوە مەجلیسی وزەرای عێراقی دوجار قبوڵی ئەمەی کردووە یعنی مەجلیسی وزەرای عێراقی بە شێوەیەک لە شێوەکان لەبەر خاتری تێکنەچوونی وەزعی سیاسی ئەوەی قبول کردبوو ئەگینا داهاتی ناوخۆ کاتی خۆی کە هەرێم مزەکەرەی ئیمزا کردووە 320 تا 350 ملیارە مانگانە واتە زیاتر لەو بڕی 120 ملیارە یعنی تقریبا 162 ملیاریە کرد ئەبوایە کە نیوەی کە لە کاتێکە قانونی دارەی مالی واناڵێ کە ئێستا ئەڵێن قانونی دارەی مالی بۆکو خۆی جێبەجێ ناکرێت من تەحەدایانەکەم قرار وا بوو 230,000 بەرمیل ڕادەستکەن لە قۆناغی یەکەم بەڵێ درۆن لێی دا و تا ئێسش کەس نازانێ یەکلا نەبووە تۆ کێ و درۆنانەی بەکارهێنا لە بەرژەوەندی کێ بەکارهێنران بارحاڵ عێراق وتی ئەوەی ئینتاجتانە ڕادەستمی بکەن کە نزیکەی لەو کاتێک کە لیژنەکەی بەغدا هات نزیکەی 80,000 بەرمیل نەوت ڕۆژانە دەرهێندا عێراق ڕازی بوو بە 80,000ەکە ڕازی بوو بە 120 ملیارەکە بەس ئێستا کێ نەهشتاکە تەسلیمەکان لە 120 ملیارەکە هەرێمی کوردستانە کەواتە خەڵکی بزانێ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە موچەی ئێوە ئەبڕێ هەرێمی کوردستانە بەغدا نییە بەسپارت بە لیژنەکانیش اینجا چوان لیژنەیان پێگەێنابوو باشە لیژنەیەک بۆ داهاتی ناوخۆ لیژنەیەک بۆ ئەو نەوتەی کە بۆ ناوخۆ بەکارهێنرێ ئیستیهلاکی مەحەلی کە لە عێراقا نزیکەی 720,000 بەرمیل بەکارهێنرێ ئەم خاڵانە هەرێم پێشنیاری کردوون کاک حەکیم هەرێم ئەڵێ 50,000 لیتر بەرمیلم ئەوێ عێراق نەیوتووە ئەبێ دەوای سەی کردوێ بڵێ 50 بۆ تۆ مەفروض وا بوو عێراق بۆ 720 ملیاریەوێ بە نیسبە و تەناسوب ئەوەین بکرایە بە پێی داتا و بەیانات ئایا لە هەرێمی کوردستانە بە پێی ئەو سەرژمێری سیارەی کە هەیە چەندێک پێداویستی ناوخۆ هەیە منطقەی هەرێمی کوردستان منطقەیەکی ساردە ئێمە پێنجوێنمان هەیە تەوێڵە و بیارەمان هەیە ئامێدیمان هەیە ئەمانە منطقەیەکی ساردن یعنی لە چاو مەناطقی وەسەط و جنوب بۆیە ئەسڵی تەفاوزەکە بۆ 50,000 بەرمیل ئەگەر کەمە بە تایبەتی نەوتی سپی ئەوە خەلەلەکە لە دانوستانکارەکانی هەرێمەوە بووە کە نەیانزانیوە دانوستان گرفتەکەوێ مامۆستای خۆشەویستا و 50,000ش بۆ ناوخۆ بۆ خەڵک بەکار نایە ئەوە بابەتێکی پێشتر دیوانی چاودێری دارای عێراق و تویش 36,000 ڕۆژانە بەش دەکە بەڵێ بەس ئێستا و 50,000یان پێدراوە دوای ئەو لیژنەی بەڕێز باس لێکۆڵنەوەی لەسەر دەکە 50,000یان کەمتریان زیاد 50,000ەکە ئەدنە کۆمپانیا حیزبیەکان
پاڵاوتەکان پێی هەڵەسن دوایی بە گرانەی فرۆشنەوە بە هاوڵاتیان اینجا ئەبێت داهاتەکەشی بنێرن بۆ عێراق ئەگەر زیاد بوو نانە هەر داهاتی ئەو پاڵاوتنەکە ئەو پاڵاوتنە دا ئەوەی کە ئەی فرۆشن بە بەنزی خانەوانە ئەوە بێتە داهات بۆ عێراق و داهات نییە بۆ هەرێم کەواتە ئەمانە ئامادەن پارە لە خەڵک بسەنن بینێرن بۆ عێراق بەنزینی 1000 دیناری بە خەڵک بفرۆشن داهاتەکەی بنێرن بۆ عێراق تەنها لەبەر چی لەبەرەوەی کۆمپانیاکانی خۆیان حەقی ئەو پاڵاوتنە وەرگێ جا سەیری ئەمە بکە کاک حەشیم بەرپرسانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە بەنزین بە 1000 دینار بفرۆشێ بە هاوڵاتی دوجار ئەوە داهاتە بۆ حسابی خەزینەی عامە ئەم داهاتە ئەگەڕێتەوە بۆ بەغدا بەڵام لە چی ئیسفادەیەکە لەو کۆمپانیانە ئیسفادەکە کە هی حیزبەکانن کە هی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکەن کە پاڵاوتنەکە بە $10 هەموو بەرمیلێک بە 10 تا $12 ئەپاڵێون بۆیە ئەمان لەبەر خاتری بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان پێشێلەکەن نادیدە ئیگرن مشکلیان نییە خەڵکی بە بەنزین بە 1000 دینارەکرێ بە چەند ئەیکرێ عێراق وتی ئەو 50,000م بنێ ئەو 50,000م بنێ من خۆمەی دەمە کۆمپانیا ئەیپاڵێوم بە سعری مەدعوم بە 450 دیناری دەمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئوسوەتەن هاوشێوەی هاوڵاتیانی وەسەط و جنوب بەس هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی ئەو دوو حیزبەوتیان نا ئێمە ئەبێ پارەی ئەو پاڵاوگانە بۆ حسابی خاصی ئەو دوو حیزبە بڕوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێوە ئیتیفاقتان لەسەر 120 میلیارد کرد بوو ئێستا بۆ نایدەن وتوانە ئەم مانگای دەین بەڵام مانگی داهاتوو 70 میلیارە دەین ئەنی کەمی بکەنەوە کەمی بکەنەوە باشە ئێوە کە ئەتان زانی ناتوان بیدەن بۆ ڕازی بوون کەواتە کاتی خۆی وتمان هەرێمی کوردستان تەنها زەخت و فشارێکی زۆری بۆ هاتووە لەلایەن جەماوەرۆ ئەوێ موچەی مانگی 5 چۆنێ بێ وەرگێ لە عێراق بۆ موچەی مانگی 6 و 7 عەرقەلەی تر دروستەکە ئەوە عەرقەلەکەی دروست کرد ئەوە لیژنەی تەقیمی داهاتی ناوخۆ نەگەیشتونەتە نەتیجە ئەو راپۆرتەی کە بەرزکراوەتەوە بەبێ واژووی ئەندامە کوردەکان بەرزکراوەتەوە کە 5 کەسن کەواتە لە چی ئەترسن ئەمان تەبان ئەوان کە دێن تەقیمەکەن ئەزانن چۆن داهات کۆکرێتەوە ئەزانن ئەوەی کە ئەمان نێڵن 120 میلیارد واتە 240 میلیاری مانگانە زۆر لەوە زیاترە بۆیە ئەمان کاری لیژنەکەیان وەسانەوە دەسەڵات دەرەنێرێ بەڵێ بۆ ئەوەی کەشف نەبن بۆ چونکە ئەمان ئەڵێن داهاتی ناوخۆ و داهاتی ئیتیحادی و داهاتی غەیری ئیتیحادی جیاوازە بۆ چونکە ئەمان بە لەوائح و بە کۆمەڵێک تەنزیمات و ئەوانە مەجموعەیە داهاتیان دابین کردووە بۆ خۆیان ئەم داهاتانە بۆ هێزە سیاسی بۆ دوو هێزە باڵادەستە بێ بەڵام لە قانونی عێراقی ئابێ بگەڕێتەوە بۆ بەغدا ئێستا هاتوون عەرقەلە بۆ ئەوە دروستەکەن ئەڵێن هەموو داهاتەکان ناگێڕینەوە ئەیچی تەنها داهاتی فیدراڵی بۆیە ئەبێ بۆمان تەصیفکەن چی داهاتی فیدراڵیە وەچی غەیر فیدراڵی ئەوە یەکلا نەکراوە ئێستاوان دەڵێن بۆ نمونە خاڵە سنووریەکان لەگەڵ فڕۆکەخانەکان لەگەڵ پاسەپۆرت کارتی نیشتیمانی هەمووشینگە دەڵێ ئەوە داهاتی فیدراڵی ئێمە لە 150 ئەو داهات هەرێمە حەزم هەیە لەسەر مادەی 27 وا ناڵێ مادەی کارگەری دارایی بڕۆن بیخوێن و تەفسیریکەن بە قانونیەکان جارێ باسی خەزێنەی ئەقلیم ناکە باسی محافەزاتەکە مادەی 27 کە لە 150 داهاتی پێگەڕێتەوە باسی خەزێنەی محافەزاتەکە باسی خەزێنەی هەرێم ناکە چکە لە عێراقا دوو خەزێنە هەیە خەزێنەی محافەزات خەزێنەی دەوڵەتی مرکزی ما یوسەما بە مرکزی ئەگینا دەوڵەتی فیدراڵی ئەو تعبیرە هەڵەیە ئەڵێ تەئول لحساب المحافظات 50% ئەڵێ ئەگەڕێتەوە بۆ حسابی محافظات 50% ئەم داهاتانەی خوارەوە باش بما فيها محافظات الأقليم لەگەڵەوەی پارێزگاکانی هەرێمی شمولی ئەم گەڕانەوەیەکەن بەڵام لە کۆتایی مادەکاڵێ ويستثنى ذلك دوو داهات استثنای لێکرێت بە لە 150 ئەویش ضرائب و گەماریگە ئەگەر عێراق بیەوێ نەسەن مامەڵە بکە ئەبێ ئەو دوو داهاتە لە 100 بگەڕێتەوە بەڵام ئەوان تەجاوزی ئەوەشیان کردووە لەو لەسەر ئەوەش هەرێمی کوردستان هەر پابەند نابێ بۆ لەبەرەوەی داهاتە ناوخۆییەکان ئەگەر ئەمایان لە دەست بسەندرێ ئیتر هیچیان پێ نامێنێ خەڵکی پێ بکڕن
ئیدارەی ئەو هەموو جەیش و چوزانم خەڵکەی کە هەیەە و بە پارەگرتویانە نادرێ ئیدارە نادرێ. بەس یاسا ئیدارەی مالی دەڵێ ئێستا بۆ هەموو داهاتینانە و تیارێن بە 150 دەبی بۆ بەغدابێ ئەوەی جیانەکەێتەوە بەشی فیدراڵی کام داهاتێ باسی نەکردووە داهاتی قانونی ئیدارەی مالی باسی داهاتی نەوت ناکە باسی داهاتی نانەوتی ئەکا مەوەسمە لە داهاتە نانەوتیەکان ئەوەی جیانەکەێتەوە چی پشکی پارێزگاکانە چ جۆرە داهاتێک هیچی گیان نەکردووە ئەتوانی بگەڕێتەوە بۆ قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادی کاک حەشیم کە دوو حاکمی کوردی تایە لەوێ نووسراوە جەمیع الئیرادات بەڵێ ئەوەی کە ساڵی ڕابردوو لە بەڵێ ئەوەی قەراری مەحکەمەی ئیتیحادی کە هەرێم پابەند نەبووە پێیۆ باسی تەوتین و باسی ئەوە کاوەڵێ نەخێر عێراق پابەند نەبووە بۆ چونکە موچەی جیا کردوەوە لە ململانە سیاسیەکان زۆر باشە موچەی جیا کردوەوە لە ململانە سیاسیەکان بەزمەیەن ئینتیقائی بن فەقەرەی یەکەمی بخێنەوە فەقەرەی دووەم و سێم ئەو توێتی موچە جیاکرێتەوە لە ململانە سیاسیەکان ئیلزامە حکوومەتی عراقی بیدا بەڵام ئەبێ بە پێی قانونی موازنە بێ کەواتە ئێوەژە بێ داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم بکەن میزانی مراجعات تەسلیم بکەن فەرمانبەران بە تەوتین موچە وەرگرن چوار خاڵە سیانیتان جێبەجێ نەکردووەتانەوێ یەکەم جێبەجێ کرێ یەکەمیش باز لە موازنەیەکە ئەڵێ پێدانی موچە طبقا لقانون الموازنة بە پێی قانونی موازنە ئەگینا خۆرا ئەڕەمەکی ناکرێ موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان تۆ کە نەوتی تەسلیم نەکەی ئەو لە نەوتی بەسرە موچەی فەرمانبەرانە بە تۆ نەوتەکە بۆ خۆ لە ڕێگەی بۆریوە فترەیەک دزیوتە ئێستا لە ڕێگەی تەنکەرۆ ماوەیەکی ژەمە کردووە ئێستا لە ڕێگەی بەرمیلۆ ئەیفرۆشی وەکو وێنەکانە بینرێ تەبەن بۆ معلومات کاک حەکیم دوێنێ من بۆ هەڵەبجە چوون بۆ پرسێک یەک ترێلە لەو بەرمیلە ڕەشانەم بینی بەس نەمەزانی چیتیایە باشە دڵێن ئێستا بە کۆنتێنەر بە کۆنتێنەرەی بن ئەنا من هەر ترێلەیەکم بینی کە بەرمیلی ڕەشی تیا بوو وتیان ئەوە نەوتەکەی ئابۆ شێوەی بن بۆیە لەبەرەوەی هەرێمی کوردستان و بەرپرسە سیاسەکان و حکوومەتی هەرێم بە تایبەتی لەبەرەوەی هیچ متمانەیەکیان نییە لای خەڵک و جەماوەر بۆیە هەر بەرمیل ببینن خەڵگەڵێنەوە نەوتە و دزیان ناحەقیشیان نییە چونکە لێمان بینیون تەجروبەمان هەیە لەگەڵیان کە ئەمانە دزن گەندەڵن دەستپیسن تاڵانچین بەهەدەردەرن هەموو ئەمانە یاسا پێشێلکردن مافی مرۆڤ پێشێلکردن هەموو ئەمانە لە شیمە و سیما و صفەتی ئەم بەرپرسانەی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەوانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان باشە بەس ئێستا دوای لیژنە مەرجنی قسەی لەسەر دەکەین بەس ئەو لیژنەیە کە پێکاتەوە بۆ داهاتی ناوخۆ وا بڕیار بوو لە 2 هەفتە ئیشەکانی تاوکە راپۆرتەکە نووسراوە بەڕێز دەڵی هەرێم و ئەوانەی ئەوەی من بزانم لیژنەکە لە دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغداد وەزارەتی دارایی هەرێم و بەغداد لە ماوەی 2 هەفتە لە دوای هەفتەی مانگی ڕابردووە دەبوو لە ماوەی 2 هەفتە کاک حەکیم بعد تاریخیان باسی دیوان ڕقابەی مالی عێراق بوو باش ئەعرەق کۆنترین و پیشەیترین دیوانی ڕقابەی مالیە لە هەموو وەتانی عەرەبیە دیوانی چاودێری دارایی عێراق پەرلەمانتار بۆی نییە بڕاتە ناوی ئەوەنە پیشەیی ئیشەکەن ئەوەنە وردەکارن بە سەیری قائمە بکەن ئەزانن خەلەل لەکوێیە بۆیە ئەمانە کە هاتوون ئەزانن داهاتی هەرێم چۆن مەزەن دەکرێ هەر لە میزانی مراجعەی هەرێمە کە داوای میزانی مراجعەکەن ئەڵێ میزانی مراجعەی مانگێکمان بنێ هی حکوومەت هی فلان دایرە هی فیسار دایرە کە میزانی مراجعەیان نەدەنێ ئەگەر کەمیان بنێ ئەڵێن ئەم حکوومەتەوە بە چیە ڕوە ئەم پرۆژانە بە چیەکەن ئەگەر ئەڵێن ئەوە کۆمپانیا و مقاول بۆمانەکان لە مقابلەوەی ئەرزیینێ ئەڵێنەوە داهاتە ئەو ئەرزەتان بە چەند تەخمین کردووە یعنی ئەمان ناتوانن شت بشارنەوە لە عێراق کاتێک کە دەیتە سەر حسابی وەصل و قایمە و داتا و بەیانات باش بەس دەکرێت بکرێتە بنەمای ساڵی ڕابردوو بە پێی میزانی مراجعە بڵین داهاتی ناوخۆی هەرێم کۆی ساڵەکە 4 تریلیۆن و 700 میلیارد مەنی مانگی 391 میلیارد بە تێگەڕا بەری دەکەوێت ساڵی ڕابردوو دەکرێتە بنەما داهات گۆڕانکاری بەسەردانە بۆ نمونە چۆن تەقیمی داهاتەکەن لە موازنە کاک حەکیم هەر موازنەی عامە چۆن تەقیمەکرێت 3 ساڵیەنن
داهات چەندێک بۆ معدلەکەی وەرەگرن. ئەمانیش میزانی مراجعەی 3 ساڵیان بنێ بڵێن داهات چەند بووە، چۆنتان توانیوە ئەم پارانە سەرف بکەن، بە 3 ساڵ ئەزانن نسبەتی داهات چەندێک بووە. خۆ ئەگەر ئەمان بڵێن ئێستا ئەم ساڵ موچە نەبووە و زەرای کەمی کردووە و گەماری گوا بوو ئەمە ئەوە بووە، باشاڵێن ئێڤریج کەمترین قیمەتی بە هەموو شێوەیەک زیاتر لە 120 ملیار. ئەمان ئامادە نین 120 ملیارەکەش بن کاک حاجیم. ئەمانگەی وتوانە ئەیدەین بۆ مانگی 5 داویانە، بۆ مانگی 5 داویانە، بۆ مانگی 6 بۆ مانگی 6 ئەڵێن ئەیدەین، بەڵام نەوتەکە هێشتا حازر نییە. لە کاتێکە نەوت 80,000 بەرمیل هەیە کاک حاجیم. ئەمان ئەڵێن پەنجاکەی خۆمانی لێەکەین و 30,000 بەرن. عێراق 30,000 بۆ چییە؟ لە کاتێکە ڕێکخراوەکانی ئەوانەی متابعی شوونی نەوتەکەن ئەڵێ ئەگەر زمانی مەسایلی ئەمنی بکرێ لە ماوەی 2 هەفتە هەگاتۆ نزیکەی 280,000 بەرمیلەک. 230 بۆ هەرێم 50 بۆ ناوخۆک، 230 بۆ سۆمۆ. ئەمان یعنی عینادیەکەن لەگەڵ عێراقا. عینادیەکەی شێ بازەکەیەدا خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەتی ئیتیحادی لەما زۆر نائینسانانە مامەڵەیەکە، لە ڕووی سیاسیوە زۆر نائەخلاقیانە مامەڵەیەکە، لە بری ئەوەی بێت سزای بەرپرسانی هەرێم بدا، منعی سەفەریان لێ بکە، ئەموالی منقولە و غیر منقولەیان حیجزکە، هەمویان ڕاپێکی دادگا بکە، یە سزای هاوڵاتیان و فەرمانبەرەکانیەدا. بۆ ئێمە قەزەیەکی نائەخلاقیە، قەزەیەکی نائینسانیە، کاڵم نائەخلاقی لە ڕووی سیاسیوە. ئەخلاقی سیاسی عێراق ملزەمەکە کە موچەی فەرمانبەران جا بە شێوەیەگەیدا ئەبێ فشار بکە. هەست کەس ڕێگریە لەوە ئەبێ لە بەرامبەریا دادگا بێتەخەت. بەس لەبەرەوەی وەزعەکە نەمەیوە، وەزعەکە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا سکاڵای یاسایی لەسەر بەرپرسی حکوومەت و ئینەکە یەکسەر ئەیکەن بە مەسەلەی نەتەوەیەتی و ئەوە عێراق هات و ئەوە سکاڵای کرد و ئەوە دنیا تێگەین. بۆیە عێراق نایەوێ ئەو مەلەفە بەعاڵسکێنێ، چونکە بە درێژایی 2009 تا 2023 هەرێمی کوردستان نەوتی بەدزیوە فرۆشتە و تاڵان فرۆشی کرد. عێراق سکاڵایەکی یاسایی لەسەر بەرپرسانی هەرێم تۆمار نەکرد. محکمەی ئیتیحادی قانونی نەوتوغازی هەڵوەشان و محکمەی پاریسیش لەگەڵ تورکیا ڕوبەڕوو بووە، دەرگیر بووە. لە کاتێکا من ئەو تەقریرم لایە و 109 لاپەڕەیە ئەو وەسایقانەی کە باسی کێشەی نێوان هەرێم و ئینەکەن هەموویم کۆ کردوەوە. کات خۆی من بە حکومە مقڕری لیژنەی مالی بووم، بەشێک بووم لەو لیژنەی کە دانرا بۆ محکمەی نزاعاتی پاریس. 109 لاپەڕە وەسایق بلایە. زۆر هەوڵیاندا تورکەکان کە هەرێمی کوردستان تێوەگلێنن لە قەزێکە، قازیەکەی پاریس قبوڵی نەبووتی. ئەم کێشەیە لە بینی دوو وڵاتایە، ئەقلیم جوزیەکە لە وڵاتێکیان. بۆیە ئەو نەوتەی کە تورکیا کڕیوەتی نەوتی عێراقی کڕیوە، ڕاستە هەرێم یاوێتیە لە ڕێگەی هەرێم ڕۆیشتووە، بەس نەوتی عێراقی داوەتێ، بۆیە هەرێمیان نەخستە ناو مەلەفەکەەوە. ئەگینا ئەو قازیە ئەیتوانی بەرپرسانی هەرێم خاتە ناو مەلەفەکەەوە، ئەوان ڕوبەڕووی سکاڵاکە بوەستنەوە، بەڵام لەبەر هەندێ مراعاتی زۆرفی دەولی ئەوەشیان نەکرد. باش بەس بەو لیژنەی کە بەڕێز باسکەتی نەوتەکە لیژنێک پێکاتە بووم بۆ پێراویستی ناوخۆێرم دابین کە ئەم لیژنەیەکیش بۆی سەدانی کێڵگەنەوتیکانە بکە. گومان هەیە لە درۆنەکان چووکە لە بینی 14 حەوت تاوەکو 17 حەوت کە ڕێکەوتنەکە کرا 5 بڵین 5 زیاتر لە 5 هێرشکرا سەر کێڵگەنەوتیەکان، بەس یەکێکیان بەر لە پیشخابور و تاوکێ بەر ئەمباری بڵێنی کۆگایە کەوتبەوەی تریان کێشیان نییە. ئێستا بڵێن وەکو بە ڕێزوتان دەیکەن لە بەرباری ئەمنی گوایە تاونیە کارەکانیان ڕاگرتووە. تا ئێستا یەکلان نەبووە، ئێستا هیچیان تەسلیم نەکردو، بەس گومان هەیە لە ئێرشە درۆنیەکە. هەرێم ئەڵێ جیهاتی دەرەوەن، بەس کاک حەکیم با پرسیارێ بکەین ئەم درۆنانە بۆ نادەن لە کۆمپانیاکانی پاڵاوتن، خۆ هەر نەوتی هەرێم ئەپاڵێون. ئەگەر ئەمانە مەقسەدیان بێ شەلەل بە ئیقتصادی هەرێم بێنن، ئەزمە بۆ هەرێم دروستکەن، لەو پاڵاوگانەیەدەن. بەڵام پاڵاوگەکانی حیزب پارێزراوە، خاڵی نەکەوتووە، هیچیان بەر نەکەوتووە، هەر نەچوون بە نزیکیانە. ئەگەر عێراقە بۆ هەرێم ئیعلانی ناکا، مەسەلەن ئەگەر موەسسەیەکی ئەمنی عێراقە جهتێکی سیاسی عێراقە بە هەرێم ئیعلانیکە، بە پێچەوانەوە عێراقیش ئیعلانی ناکە، کەواتە ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان
جۆرێک لە تەوزیع دووارەیان کردووە دوجار ئەمانە تەحالوفی فاسدینن فاسدەکان بە یەک و مامەڵەیەکەن بازەکەی خەڵکی و جەماوەر و ڕەش و ڕووتەیدا کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیشە بوو پارتی و کێتی بەشدار نەبوو بەشدار نەبوون لەبەرەوەی ئەو مەلەفە نەبێتن مناقەشە لە ئەنجامە هەندێک معلومات تەسریب بکە تەنیا کاکسۆران و یەک دوو پەرلەمانتار لەوێ بوون کاکسۆران عومەری خۆمان لەوێ بووە بۆ بایکۆتیان کرد بۆ نەچوونەتە کۆبوونەوەکە ترسی ئەویان هەبووە هەندێک معلومات ئیسارە بکرێت لە ئەنجامی مناقەشە چونکە لەناو پەرلەمانە کە قەزیەیەک مناقەشەکرێ ئەبێتە نیزاعی نێوان دوو جهت معلومات تەسریبەکە ئەندام پەرلەمان هەڵەسێ و بە سەریح عیبارەت لەناو پەرلەمانە قسەکە و ئیتر ئیتیهام بێ حەقیقەت بێ ناوی جهت دێنن بۆیە برادرانی هەرێم نایانوێرە حزوریان هەبێ لەوینە چونکە ئەگەر حزوریان هەبایە بێ دەنگیان لێ بکردایە کە بێ دەنگەی لێ بکەن قەزیەکە سابتە بوو پێ دوایان ناژوێرن ناوەکە بڵێن ناژوێرن ناوەکە بڵێن بەس تا ئێستا یەکلان نەبووەتەوە جیهەتی مستەفید لەم قەزیە کێ ینی لە ناوخۆی هەرێم و لە دەرەوەی هەرێم لە دەرەوەی هەرێم و لە ناوخۆی هەرێم جیهەتی مستەفید کێ لە لێدانی ئەم نەوتە بۆەوەی ئەگەر هەرێمی پرسیار هەبوو ئایا ئەمە بۆ فشار دروستکردن بوو یاخۆت بۆ تێکدان بوو هەردوو دیوەکە خوێنەوەی بۆ دەکرێت هەمووی واریدە یعنی یەکێک لەوانەیە کە ئی نەکرا کە تەحلیلەکرا کە ئەمە بۆەوەی فشار بخەنە سەر هەرێم بڵێن ئەگەر نەوت ڕادەست ناکەی ئەوە ئەتوانین نێڵین نەوت دەربێنی ئەگەر نەوت ڕادەست ناکەی ئەتوانین بڵین ئەتوانین نێڵین نەوت دەربێنی باشە دیوەکەی تریشی هەیە ئەوە نەوتەکە لە دەستمانە نەماوە چی بکەین ناتوانین نەوتان ڕادەست بکەین هەموو ئەمانە ئەگەرن بۆیە ئەم قەزیە قەزیەیەکی مخابراتیە کاک حاکم بە دڵنیایی و بەرپرسانی هەرێم و بەرپرسانی بەغاش ئەزانن کێم درۆنانەی بەکارهێناوە دڵکار هەموو شتێکی لێ چاوەڕێ دەکرێت یعنی ڕاوچی خراپ لە ئاوی لێڵا مەلایەکە ئەمانەش و بەرپرسانی هەرێمیش و بەرپرسانی عێراقیش هەردوو لایەن ڕاوچی خراپن ڕاوچی خراپیش نێچیرەکەی بۆتە فەرمانبەرانی هەرێمی قوربەسەر بەس ئەی چارەسەر ئێستا 1 لیتر نەوت ڕاستی بەغدا نەکراوە چارەسەرەکە چی خۆڵە ڕێکەوتنەکەدا وەکو بەڕێز وتە 230,000 دەبووە ئەوان ملزەمن بەوەی موچە بنێرن بەو شەرتە نەوت ڕادەست بکرێ و داهات ڕادەست بکرێ باش لەگەڵ تەوتینەکە 3 مانگیاندا نابوو بۆ تەوتینەکە ئەوە جارێ ماوێتی لیژنەی تەوتینەکە ئەوی تریەکی 2 هەفتە بووین لە حەفزەی مانگەوە خەریکی شەکانی لەبەرەوەی هەرێم کاک حەکیم ئەوە یەکەم ئیتیفاق نییە لەبەرەوەی کێشەکە ئەوەیە کە من هەرچیەکەڵێم هەرێمی سیرزازە پێی ئەوە یەکەم جار نییە هەرێم ئیتیفاقیا دەشکێنێ خەڵکینە جەماوەرینە ئایا هەرێم ئەم پێشنیارانەی نەکردەوە بۆ بەغا ڕازی نەبووە لەسەری بۆ ئیلتیزام ناکەم بەڵام ێستا دڵین گوای کۆمپانیەکانیش ڕازینی چونکە قەرزەکانی نەدراوەتەوە پاراستنی گرێبەستەکانیان نییە بۆ لەبەرەوەی ئەم نەوتەی لە هەرێما دەرەهێنرێ بە نەوتی هەرێم نەماوە تەنەزول کراوە لە نەوتەکە و لە ئەرزەکە و لە منتیقەکە ئەگەر ملاحەزە بکەی زۆر جارڵێن فلان منتیقە لە سا ئەوەنەی هی کۆمپانیای ئەوەیە عقودی مشارەکەی ئینتاج لەگەڵ عقودی خیدمە فەرقەکەیەوەیە عقودی مشارەکە ئینتاج کە لە هەرێم هەیە تەنازول ئەکان لە ئەرزەکەش نەوتەکە بێنە نەوتی ئەو کۆمپانیایە هەرێمی کوردستان ئەگەر نەوتەکە ڕادەسی ئەو کۆمپانیانە کردو بۆچی تەفاوزی لەسەرەکەی ئەگەر مەبەست مراوەغە نییە مەبەست ئەوە نییە تەنها موچەیەک بێت و فەرمانبەران هەر چۆنێ بێ بە موچەیەک مەدار بکەن تا 2 مانگی تر ئەوەشیان لە چاوەڕێی خۆشیان لە پێشەو کۆمپانیانەوە بن بۆی کۆمپانیەکانیش ڕازی نەبن بە دڵنیاییوە لەگەڵ کۆمپانیەکانە من کاتی خۆی ئەحمەد موساجیات کە یەکێکە لە خەبیرەکانی مەجای نەوت باشە 8 عەقدی بۆ ناردم کە شەریکی ثالیثی تایوتی لە دنیا شتی وانە عەقدی نەوت لە بینی 2 تەرەفایوتی ئەم عەقدانە 3 تەرەفن ئەوە نەیهێرێ بەڵێ 8 عەقدی نەوتی بۆ ناردم کە 3 تەرەفن شتیوان نییە ئەمانە نازانی خۆی ئەبێ جیهاتی دەولی بڕۆن سەیری میزانی عمومی ئەم شەریکاتانە بکەن بزانن ئەسهومی ئەم شەریکاتانە کێ کڕیونی من گومانم هەیە لەوەی ئەم شەریکانێک کە لە هەرێم نەوت دەرێنن ئەسومەکانیان لەلایەن هەندێک بەرپرسی هەرێمەوە کڕابێ بۆیە نایاڵن
نەوتەکە ڕادەست بکرێ. باشە ئێستا موچە لە کاتی خۆشی دەرکەوت کە بای 5 میلیۆن دلار سەهمی شەریکەی دیۆنۆی نەروێژی کڕاوە. ئەوە یەکێک بوو لەو فەزیحانەی کە دەرکەوت کاتی خۆی. بۆیە ئەمانە نایانەوێ نەوت تەسلیم بکەن، نایانەوێ داهات تەسلیم بکەن، بۆیە ئەیانەوێ میلەتی هەژار و داما و قوربەسەری هەرێمی کوردستان لەم بەژمەینەتیە بژی. چارنووسی موچە ئێستا چی لێ مادەم نەوتەکە تا ئێستا ڕادەست نەکراوە. عێراق 120 میلیارد داهاتی ناوخۆ. عێراق ئامادە نییە موچە بنێرێ کاک حەشیم گیان. عێراق ئەمان ئیتیفاقیان بۆ بردووە. ئەمان وتوانە ئامادەین ئەمە جێبەجێ بکەین. ئێستا هەر ئەمان نەڵێن نایکەین. ئیتر عێراق لەوا زەمبی چییە؟ تەنها زەمبی ئەوەیە عێراق نایاندا بە دادگا، ئەموالی مەنقولە و غیر مەنقولەیان حیجز ناکە. ئەگەر ئەمایان لەگەڵ بکە ئەمانە بەشی دوو ڕۆژ ناکەن کاک حەشیم. بەس ئەوانەشی لە عێراقن فەساد بینەقاقەی گرتوون بۆیە ناتوانەوە ئیجراعاتانە بکەن لەگەڵ بەرپرسانی ئێرە. ئەگینا ئەبوایە ئەمانە لەناو قەفەسی ئیتیهاما بوونایە. بەداخەوە پەرلەمانمان نییە، بەداخەوە هێزە سیاسیەکان کە بوونەتە دوو بەش بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن لەناو خۆیان لە شپرزەترین حاڵیایەتی. ئەگینا ئۆپۆزیسیۆنێکی قەوی هەبوایە لە کوردستانە نەیهێش دە وەزعوا بڕوە. خۆی سش بە قاچاقبری نەوت هەر هەیە ئەیە و بەشی چییە؟ مادەم بەرەمەوەستابێ یاخود ئەو 50,000 بەرمیلەیە کە بە ناوی ناو خۆی کێشەکە ئەوەیە ئەو دەوڵەتانەی کە نەوتەکە کڕن لە هەرێم هەماهەنگ نین لەگەڵ عێراق. ئەگینا مەرزەکان خۆوازەحە کەچی بۆ ڕوا چۆنە ڕوا هاوڵاتیان کە لێەوە هاتچووەکەن کاک حەکیم ئەبینن کەەوە ئەم نەوتە جاران بە بۆری ئەڕۆیەوە زۆر وازەح بوو. بۆری نەما کردیان بە تەنکەر نەما ئێستا بە بەرمیلەی بن لە ڕێگەی کۆنتێنەر و بڕۆ سەیری ئەو ڕێگانە بکە، ڕێگەی باشماخ و ڕێگەی حاجی ئۆمەران و ڕێگەی برایم خەلیلوانە بزانە بە چ لێشاوێک ئەو ترێلانە بەڕێون. یعنی تەسەور کە لە فترەی تەنکەرەکانە وەکو وابوو بۆریەکی بەقەدەر تەنکەرەکە بەو ڕێگا بڕوە. ئەوەندە تەنکەر ئەڕۆی کاک حەجی بەینێ وتیان ئەمە نەوتی ڕەشە، بەینێ وتیان ئەمە نەفتەیە، بەینێ هەر دەمێ و هەرێمی کوردستان هەرێمی مراوەغە و فلکەولۆفە. باشە بەزە ڕێکەوتنی کە کرابوو ئەگەر جێبەجێ کرابەیە بە تاوەتی هەم لە قازانجی خەڵک بوو ئەم لە قازانجی بڵین موچە خۆران بچووکە ئەو قەزەیە ملیار ئەگەر بەداهات ئەو قەزەیە کە ئێمەی پێ تۆمەتبارەکرێ کە گوایە وتومانە ئێمە نەود ڕادەستکەن داهات ڕادەستکەن هەموو شتێ باشە بێ. ئێ سەلما کاک حەکیم بیان سەلما مانگی پێشوو 120 ملیاریان ناردووە 974 ملیار هاتووە بە تێگڕای ئەو 5 مانگە کاک حەکیمیان ئەقلیم کوردستان 5 تریلیۆن و 166 ملیار هاتووە. بەڵێ ئەو بۆ موچە چەندێکیان ئەمان ناردووە 390 ملیاریان ناردووە. یعنی تقریبا نزیکەی 5 تریلیۆن قازانجیان نزیکەی 4 تریلیۆن و 800 ملیار قازانجیان کردووە. ئەوەیە کە ئەڵێن نەود ڕادەستکەن لە ڕێگەی سۆمەوە داهاتی ناوخۆ ڕادەستکەن بە عێراق بۆ ئەوەی ئەو 5 تریلیۆنە کەمە هی 5 مانگە کاک حەکیمیان ئەبێتە 10 تریلیۆن. کاتە دەبێت پارەی پرۆژەکانیش بێوایە بەتەکیدەوە ملزەمە عێراقەوە لە ئینفاقی فعلی سەرفکە لە هەموو بوارەکانە بۆ هەرێمی کوردستانی. حاڵی ئەم کە حاڵی عێراق ئەوە کێ مەسئولە لە متابعە و مراقەبەکردنی؟ وەزیرەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکان بەس بە دەرەجەی ئەساس وەزیرەکانن. ئێمە لە ئەنجومەنی وەزیران پشکمان چییە؟ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان هەیە بۆ کاروباری ئابووری. ئەگەر ئەو نەتوانێت پشتی هەرێم دابین بکە ئەی چییە کا لەوێ؟ بەزوو لە قازانجی خەڵکی کوردستان لە سەڵاتداران ئەمە عێراق کە نردوێتی موچەی ئەو فترە زەمەنیە جا سیر کە چەند خەڵک بوژاوەتەوە. ئێستا ئەگەر نەوتەکە ڕادەستکەن باشە لە ڕێگەی سۆمەوە یەکەم بە تاڵان نابرێت، دووەم داتا و بەیاناتی دیارە، سێهەم موچە دێت بەردەوام. مانگانە بازار نزیکەی تریلیۆنێکی بۆ بێکاریگەری زۆر 1 تریلیۆنێنا 500 ملیاری تێ بکە حرەکەی تیجاری دروستە بێت لە هەرێمی کوردستان. ئاخر ئەمانە بازاڕیان وەساندووە، ژیانیان وەساندووە، ژیان کاک حەکیم ژیان وەساوە لە هەرێمی کوردستانە. یعنی خەڵکە بینین ئەڵێ نانەواخانە
نسبەی نانفرۆشتنی بۆتە نیوە. ئەیتر بڕۆ بە هەموو شتەکانە، بە سەوزە و میوە، بە جلوبەرگە، بە هەموو شتەکانە ژیان وەساوە لە هەرێمی کوردستان. بەرپرسی ئەوەڵ و ئەخیری وەستانی ژیان لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو دوو حیزبە پێگەێنەرێ. باش ئێستا چارەسەرەکە چی دەبێت؟ چی بکرێت؟ چارەسەرەکە ئەوەیە بۆ موچە نەود ڕادەست بکرێت بە سۆمۆ، هیچ مەجالیتیان نیە. بەڵام ئەوە ڕادەستیان نەکردوێتە ئێستا. داهاتی ناوخۆ ڕادەست بکرێ بە وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەی موچە بێت. بەڵام ئەمان ئەیانەوێت چی بکەن؟ ئەوە هەر لە ئێستەوە کەوتونە تۆ تهدیدکردن کە تهدیدەکانیان 1 مەتر ناڕوە، هەر ئەبێتە واوەیلا بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە. لە پێش دەژن تهدیدێکیان کرد کە ئەگەر موچە نەیە هەڵوێستە بێ، نەخێر موچە نەهات و هەڵوێستیش نەبوو، دوای بە ناچاری 120 ملیارەکان ڕادەست کرد. ئێستاش ئەبێ 120 ملیارەکەی مانگی 6 ڕادەستکەن، جا خوا بکە عێراق ڕازی بێ بەوەی کەوا ئەو 800,000 بەرمیل لە وەرگێ بۆ ئەوەی موچەی مانگی 6 بێ. ئەگینا عێراق ئامادە نییە، فترەی ئینتیخاباتە، کەس ناتوانێت نابێت مجازەفە بکات شیع سوودانی بەوەی پارە بنێرێ بەبێ مقابل. چکە شیع سوودانی دەیان منافسی هەیە لە ساحەکە. ئەوە ئێستا تەلویحەکەن بەوەی خستویانەتە ناو ئیعلام کە ئەگەر عێراق موچە باش نەکە بایکۆتی هەڵبژاردنەکانی عێراقکەن و نایڵەن لە سنووری ئەوانە. ئەمانە بۆ تێکدانی وەزع هەموو شتێکن کاکەکی، بۆ تێکدانی وەزع تهدیدی عێراقیان کرد بە ئاپاچی ئیسرائیلی، سوپای بێگانەیان هێنا، سوپای سەدام حوسێنیان هێنا سەر پەرلەمانەکەمان. یعنی ئەوەی بە خەیاڵ تا بێ ئامادەن بیکەن بۆمانەوەی خۆیان بۆ تەعزیبی خەڵک. بەس هیچی لە پێناو هەرێمدا نییە، هیچی لە پێناو خەڵکان نییە، وەکو خەڵکەکە وەکو لە پێناو خەڵکانیە، لە پێناوی خۆیانە بە دەرەجەی ئەساس. خەڵکیان بۆ ئەوە ئەوێ کۆیلەی ئەوان بن، ئەگینا خەڵکیشان لێ زیاد. ئەگەر خەڵکیان لێ زیان نییە نابێ موچیان بۆ دابینکەن. ئاخر کەسێک کاک حەکیم درەختێک گەناژێ، درەختێک گەناژێ ئەبێ ئاوی بۆ دابینکە بۆی ئەو درەختە وشک نەبێ. مەڕووماڵاتێک ڕاگیرەکە و بە خێویەکە ئەبێ خواردنی بۆ دابینکە. ئەمان خۆیان کردووە بە خاوەنی 5-6 ملیۆن کەس ژیانیان لێوەسانون، ژیانیان لێ کردوون بە زەقنەموت، ژیانیان لێ کردوون بە جەهەنەم. کاک حەکیم تۆ تەسەووری ئەوە کە فەرمانبەرێک 4 مانگە 1 موچەی وەرگرتوون، آخر 4 مانگە گەن ملیۆنێک دیناریشی وەرگرتوێ، ینی مانگی 250,000. بە 250,000 ئینسانەژی دەخلی فەرد لە هەرێمی کوردستانە بە پێ ئەو ئیحسایی کە کات خۆی من لە مەشروعی بەحسەکەما تەقدیم کردو 370,000 بۆ ڕۆژێ، بۆ مانگە، بۆ مانگێ 1 نەفەر 370,000. ئەم یەک کەس کە فەرمانبەر بێ موچەی هەبێ گە 4 بن 5 کەس 250,000 بۆ مێنێت. بڕۆ سەیری بازار کە کەس قەرز نادا، کەس توانای کڕینی هیچی نییە، سەیری دەموچاوی و خەڵکە کە یەک پارچە کە ئابەیە کاک حەکیم. بەڵێ کاتمان تقریبا 6 خولەکێکمەوە بەس سەبارەت بەو راپۆرتی عێراقیش بڵاوی کردو داهات و خەرجی لە 5 مانگ سەرنج چی بوو؟ وایە داهاتی عێراق ئێستا بەشی خەرجیەکان دەکات. طبعا دائما ئێمە ئەو ملاحەزەیەمانە بۆ ئەو کاتێک کە لە بەغدا بن و لە موازنە ئەوەی لەناو موازنە ئیقرارەکرێ لە 180 کەمتری ڕاستە، بە دەلیلی ئەوەی هەموو جارێمە کە حساباتمان بۆ هات حساباتی فەصلی لەگەڵ نصف سەنەوی، کە حسابی فەصلی ئەهات زەربی 4 مانە کرد، ئەمانزانی عێراق ئەوەنە داهاتی هەیە و ئەوەنە نەفەقاتی بێ. ئەمە هی 5 مانگە، هي 5 مانگ تقرير بالمصروفات الفعلية على مستوى الوزارات حسب التصنيف الإداري. عراق تا أم 5 مانگە 46 تریلیۆن و 990 ملیاری صرف کردووە. تۆ بڵێ 50 تریلیۆن بۆ ئەوەی دقیق حساباتەکەمان بکەین یان بە نزیکەی 50 تریلیۆن، واتە عێراق مانگی 10 تریلیۆن دیناری بۆ مەصروفات. ئەی داهاتی چەندێکە بۆ ئەو فترەیە 46 تریلیۆن و 157 ملیاری هەبووە، کەواتە نزیکەی 800 ملیار کورتێنانی هەیە. ئەم کورتێنانە ئاسان پڕەبێتەوە، بەڵام ئەو ڕقەمەی لە موازنە هەیە زۆر جیاوازە لەمە. ئەگەر مانگی 10 تریلیۆن بێ نەفەقاتی عێراق نزیکەی 120 تریلیۆنە، ئەوەی دایان ناوە 211 تریلیۆنە جێبەجێ نابێ.
این لە باش حاڵ ناگات 150 تریلیۆن لە باشترین حاڵەتە ناگاتە 150 تریلیۆن بە پێی ئەم ئیحسایاتە لە باشترین حاڵاتە داهاتی عێراق ناگاتە 120 تریلیۆن چونکە ئەمە هەندێکی هێشتا ماوێتی لە ئەواخری ساڵۆ عادەتەن مەشاریع وەسێنرێ بۆیە داهاتی عێراق لە 120 تریلیۆن تێپەڕ ناکە خەرجیەکانی شەبێ لە 120 تریلیۆن تێپەڕ نەکە ئەمە ئەو راپۆرتانەیە کە ئەیسەلمێنێ ئەوەی لە ناو موازنەدانڕێ حەقیقی نییە تەختیتیش بەس خشتەکانی بودجەی 2025 دیار نەبوون ئێستا بۆ 2026 پێرەچی یاسای بودجە کێشەی بودجە ئەبێ لە 2026 چونکە لە مانگی 5 ئەبێ لە ناوەڕاستی مانگی 5 دەست بکرێ بە بودجە ئێستا ئەبێ دەستی پێکرابێ لە مانگی حوت ئەبێ بچێتە وەزارەتی دارایی ئەوەی ساڵی داهاتوو ئەوەی 26 ئەڵێن ئەبێ لە ناوەڕاستی هەشتا لە ناوەڕاستی نووا بچێتە ئەنجومەنی وەزیران لە ناوەڕاستی دا ئەبێ بگاتە پەرلەمان لە مانگی دە پەرلەمان تەعتیل لەبێ ئیترەوە فترەی انتخابات کەواتە تا حکوومەت تەشکیلەکرێ وەزارەتی دارایی تازە و وەزیری تازە و تا ئەوانە ئەکەوێتە مانگی دەوری سێ و چواری ساڵی 2026 لە مانگی سێ و چوارە حکوومەت فریان ناکەوێ ئەبێ 1/12 بەکاربێنێ بۆ ساڵی پێشوو کەواتە ئەگەر هەرێم و بەرپرسانی هەرێم جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان وەک دڵسۆزێک پێتانەڵێ ئەم دوو هێزە باڵا دەستەی کە لە هەرێمە پارتی بە دەرەجەی ئەساسی یەکێتی بە دەرەجەی دوو چونکە حکوومەت لای ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەوە پارە و نەوت و فرۆشتن لای ئەوە ئەگەر بەم شێوەیە مامەڵە لەگەڵ عێراقا بکەن ساڵی 2026تان لە 2025 باشتر نابێت ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم بەو شێوەی ئێستا مامەڵە بکەن خەڵکی هەرێمی کوردستان ساڵی 2026تان لە 2025تان باشتر نابێت چۆن 25تان لە 24تان باشتر نەبوو باشە کاتمان چە خولەکێک ماوە بەس سکاڵەیەکیشی لەسەر هەر بوو فەرمانی دەستگیرکردن بۆ دەرچوو بوو وای نەکردووە پاشە کشە بکەی سارد ببیەوە وە لەسەر دیارشە لەسەر چی بوو؟ هێشتا ئیعلانم نەکردووە لەسەر چی کە ئیعلان یەکەم خەڵک ئەزانێ ئەوانەی کەوا ئەو سکاڵایان تۆمار کردووە کە خۆیان بەشێکن لە سکاڵاکە خۆیان قوربانیەکەن کە من دیفاعم لەوانیش کردووە بەڵام ئەوان ئێستا بوونەتە جەلاد بەسەر من و بەرحاڵ داوای ئەوەم کردبوو کە کەیسەکەم نەقڵ کرێ بۆ سلێمانی کە حەقی خۆمە من لێرە دانیشتوم ئەگەر تەسریحێکە بوو بێ لێرە داومە 4 توهمەیە یەکەمیان خوا شایەتە کە نەشتی وام وتووە نە ئامادەم شتی وا بڵێم بەڵام سیانەکەی تریان کە توهمە نین شەرەفن بۆ من بەڵێ چییە؟ سیانەکەی تریان نایڵم تا ڕۆژی خۆی دێ داوای ئەوەم کردو کەیسەکەم نەقڵ بکرێ بۆ دادگای سلێمانی ئەچمە بەردەم قازی ئەیسەلمێنم کە ئەو سیانەیان خودی ئەو قازەی کە مەحکەمەمەکە پێ سەلمێنم کە تۆ ئەمە لەبەر تۆ ئەم قسانم کردووە ئەمە داکۆکی من بووە لە تۆ لە خەڵکی کوردستان بۆیە چۆن بڕیاردەی بڕیان وشت بووە لێدوان لە چاوپێکەوتن لێدوان هەموو ئەم لێدوانانە ئێستا ئەمانەیەکەن بە تۆمە وەکو ئەوەی کە ئێستا ئەڵێم خەڵکی هەرێمی کوردستان 26تان لە 25تان باشتر نابێ ئەگەرم دەسەڵاتدارانەوە مامەڵە بکەن کەیسەکەم لە ڕووی محەلیوە حاکمەکە ڕەفزی کردووە بەڵام دووبارە ئستێنافمان کردوتەوە بۆی ئەو کەیسە چونکە ناچمە بەردەم دادگای هەولێر بەڵام ئامادەم بچمە بەردەم دادگای دادوەرانی سلێمانی اینجا بەچی حکمم ئەدەن مخەیر بن بەنسبەت ئەوەی تا ئێستا لێرە ملاحەقە نەکراوم ئەو هێزی دەسەڵات لێرە ئەزانێت کە ئەو قەزەیەکی سیاسیە تهمەیەکە و تەلفیق کراوە چکە خۆیان محتەواتەکەیان بینیوە و بەدەیان کەسی وەکو من ئەو تهمانەی بۆ هەڵبەستراوە بۆیە پێم وتون ئەگەر کەیسەکە هاتە سلێمانی نەچوومە بەردەم دادگا ئێوەش لێرە دەسەڵاتی سلێمانی هەرچی ئیجراعاتە بەرامبەرم بیکەن بەس ئەچمە بەردەم دادگا بۆ معلوماتی جەنابەت و بینەرانیش کەیسەکە قۆناغی دەرەوەی ئەقلی هەرێمی تێپەڕاندووە بێژگەلەوەی لە بەغدا و لە هەموو مەحافل و هەرچی هێزی سیاسی هەیە لە عێراقا بە بەیاننامەیە ئاگادارم کردوەوە هەرچی کەسایەتی سیاسیە قەزیەکەشم گەیشتووەتە UN بەشی مافی مرۆڤ و بە راپۆرتێکی تەفسیلی ڕێکخراوی Human Rights Watch
هاتوونەتە سەرخەت و احتیمالە لە راپۆرتی ساڵانەیانە دایبەزێن. سوپاس دەکەم وازی نایەنە وازیش نایەن هەموو بەردەوامە. سوپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدمان قوربانی هێشتان ساغ. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکاران، خواتان لەگەڵ.